روج باش خوندەکاری منی هێژە ون چاوانە ون رحەتن ئەز مامۆستا سەمیرە مامۆستا چاند و ئەخلاقم یانجی چاند و سنج تێ بنفسا واتەی ئیرۆ ئەمێ وانایە خوا چاند چییە ئەمێ پێناسەکن ئەمێ شیرۆڤەکن لێ تیبینیکەم هەیە بەری بۆ ئەم دەرباسی ناڤەرۆکە وانایە خۆ ببن ئەس دخوازم تشتێکی بگهێنمە هشێوە داون بگرن ساڵا خوا ساق ئەف پرتووکە ئەمەی چاند ئەف پرتووکە ڕۆژانەیە یا بۆ بوەرە تشتێ بوەرە دەرباس دەبێ نە هەمە تەنێ پرتووکە کەونێ بن و ئێنن دبستانی بخۆرە داون ئەزبەر بکنج ئەزمونە گێرە یانشە دەبێ ون بێت پرتووکێ بخنە وارێ پراتیکێدا ئێژی بەرگو ئەف پرتووک دانوستاندناوە ماڵباتێرەیە دانوستاندناوە بە هەڤالارەیە بە هەڤالێ وەی کۆلانارەیە بە جڤاکێرەیە یانی دەبێ ون خۆش زانبن بۆ vê پرتووکێ دنابە خۆ دەچیت حەوێنێ سنجت حەوێنێ چاندامەیە دانوستاندنامە جڤاکێرەیە دەبێ ون vê پرتووکێ بخنە وارێ پراتیکێدا یعنی نەش بۆی ئەزبەرکردنیە نەش بۆی ji بۆ ون پێک بێنن دناوا جڤاکێدا ون vê پرتووکێ پێک بێنن ئەم دەست وانەیە خوا بکن وانەیە ئەمایە ڕەفێ هەفتایە وانایە یەکەمین بناوێ چاند چییە ئەمین ها کەبنە وانەیە خۆ دە برنگێکی چیرۆکی ji بۆ خاترێ بۆ ون زوو بگرنجی ون باش vî tiştî fêm bikin çand çiye em karin bê mirovê em divir de vegerine mirovê kengî çand derketiye holê çand çiye gelo em va pirsaş xwe bikin em ev pirtûka hesav binavê çand hatiye gelo çi nava xwe de hewînî em karin bêjin em vegerine civaka xwezayî di civaka xwezayî de mirovê yekêm de çand derkete holê çawa derketiye holê ئەم مرۆڤیها پێدیڤیاوە چ بوون پێویستیەوە دەردۆراوارە چ بوو پێکتانین وەختا ئەف گاوێ یەکەمین وادانی ئەف بوو چاند ڕۆژانە تدرابێ چاندا چاندنی چاندا چێ ڕۆژا خۆ دەبکێ مەها خۆ دەبکێت ساڵا خۆ دەبکێ ئەف چاندا چاندامە یەکەمین بوو گاوێ یەکەمش چاندا بەردەوامیامەیە حتان هەیەجی مەگو چاند ئەمین هائین خۆشک پێناسەکە ولو نویسکی دنیدا چاند ئەم کارن بێژن ئەم بێ کەدا مرۆڤاهیە یا کو بێ ملیۆنێ ساڵا هاتیە ئافراندن ژێرت بێژن چاند ئەز بێویمە ونگهانە پێناسا چاندێ چاند چ بێژێ تکارێ بێ چاندە وەکەمەگۆ چاندنی وەکەمەگۆ فکر و ڕامانێتە هزرێتە هەستێتە دانوستاندناتە بێ ماڵباتێرە بێ هەڤالارە bi kolanê re bi hevalê te dervere ev qas tikarê bêjî wa çand weko me gotî keda me karê me îrojana dibe çand em hayên em ê werin cûreyên çandê em karin çandê bixne di cûreye cûra yekem em karin bêjin cûreya rewanî rewanî tê çi watayî rewanî em karin bê têkiliya mirova bi mirova re ye çawa ez te din û listênin bi hevra bi zimanekî çawa ez tiştekî yani mesela tu dixwazî tiştekî bigihênê min tê çawa gihênê min bi têkiliyê min re tê gihênê min tê fikr û ramanê xwe hezrê xwe bixê pirtûkekê de ev rewanî ye tê mesela زمان ئۆل بیردۆزی هوەر رامان ئەف قاس دەکەوێ وارێ ڕاوانیدا ئەف جوورەیەکش جوورەی چاندیە ئەمها بێوینە و وەرنا جوورەیە دی خالا دوویەمین یا هەیبەری ئەمکارن چ بێژن ئەمکارن هەیبەری بێتێکلیە مرۆڤ بخۆزایرە چاوا دانوستاندنی بخۆزاییرەتکێ ئەمین هاو خۆزایە بێژن چاوا مرۆڤێ یەکەمین دژڤاکە کلانەدا چاوا چاویریە خۆزایت کرد دا بسەر بە بسەر دەم ساڵا بەبوو بسەر وەرزەی ساڵێ بەبوو بسەر ڕۆژێ و ئێواری بەبوو بسەر هەر تشتێ دۆرا خۆبە بشۆپاندنی و چاویریە بسەر بەبوو ئەف دانوستاندنامە بخۆزایرە ئەف قاتش ژمەرە دیارکردن مەگۆتەوە دەم ساڵ دیارکردن شەف ئورۆ دیارکردن چاخێ کار دیارکرد برۆژ چاخێ ڕحەتیە ئێوارە مرۆڤ ڕاتکەوێ ئەف ژی دەکەوێ ئەنی ئەف کارێ بۆ کاریمەی بخۆزایرە ئەف تشتێ ها دەکەوێ بەشی هەیبەریدا مەگوتەوە گەلک تشتی هەنا ئەم کارن بێژن ژوەرە ئەم بێ ئابایی جل و بەرگ
خوارن زمان تکنیک شخوا زمان دکوی تکلیا جورای روانی جی و دکوی جورای هیبری جی ام تکنیک اف یعنی اف بشی گوگل کی پیش کتین هات و دوی دمام دا تکنیک تدراوی تدرونه تدرازی و اف تکنیک ما دستی تدیا راست زانست گله کی پیشیا ما بکرنا اف جی دکوی بشا هیبری دا امین ها این شخورا ام چاوا چند خو بپارێزن شخوا مەگو هەر نەتەوەک هەر ملەتەک چاندێکی داخوی چانداوی باشقەیە جودایە چانداوی جلوبەرگێوی باش جودانە زمانێوی جودایە کەبنەشۆپیێوی شوونەوارێوی هەر تشتێوی جودایە وی ڤەیانی تایبەتمەندیە vê هەر کەسکی تایبەتمەندیەکەوی هەیە و چانداوی باشقەیە جودایە چاند وەکەن هاونە میناکەم بێژن چاندا کوردی جودایش چاندا عربی چاندا عربی جودایش چاندا خریستیان ام کارم بیژن ام به چاوا ام به چاندا خو بپاریزن مروف مگو چاندا ما ناسنامه یامه چاندا ما کسایتا ما چاندا ما گو ام نپاریزن و اوندا به معناتو ام بنا مروف نبی چاند به کسایت چاندا ما کسایتا ما ها ال دكسا بسكنم أزبينم جلو برجيوا وزماني وعزيزان بم مثلا أف چاندك عربية يا چاندا خريستيانية أجي چاندا يا كردي از ديار مش بيش غيري خواكو از جلو برجي خوا از بزماني خوا از ب تايبت مندية في جواكي از جداما جبرو لو چاوا أمي في چانده خوا پاریزن امی چانده خوا پاریزن امی پیش بخن امی سنج اخلاق خوی بری جواکا خوزایی بگرین جبر گو هرو تن جواکا خوزایی یا هری دموکراتیک بو و یا هری گو مروف لسر پیگا بی پیش کرد جبر گو واقع وای کمین دانی جواکا خوزایی دا دموکراتیک وكا تبيجي تبي هر ملي جملي جيانا وادبو بهبرة آلي كاربون بهبرة كداني بهبرة بشت قرتيا هبت قرتين تيكلي بهبرة خورتبو هجي كرن قالكي هبو ويشاخي هذا واتايا ديمقراطية أو دوي دميدا حتى ينها جمرة هاتيا بكار آنين حتى انها ام دوي سر قابي وانا سر قابي وايا كمين واجمرة دانين ام جواكا ديمقراطيك بيكتينن و دنابا جواكا خدا بيجي جيان دكن اسكارم بيج مواكو ونشاوا يعني نشر معنا نا قالكي جو ام مثلا بچاندك غير خوزانه بن باشا زانستي مروف زيدت بي ثقافتها مروف زيدت بي يعني هنا انه مثلا الزماني خوي دايكي بسر بخم وباش بخوينن لينا ايكو ام با زماني ديجي يعني بانا توي ديجي يعني ام بهبرجيان دكن السر عردكي سر واركي ام دخوازن بهبرجيان بكن لي ابنتو همه بهبرا آرام جیان دکن خوش جیان دکن و بهبرا چقا امدان استاندنا واجی بکن امی فیری زمانی وابن فیری چاندا وابن اویجی زمانی ما و چاندا ما ناس بکن بهبرا افحجی کرنا که چید کی گریدانا که چید کی ایدی تکس نکاری ما جف جدا کی اسکارم بیجم گو پاراستن سرملی و گلکی دكهويج برجو نفشينونا أسفازمون قريداي بزمان خوبين جلو برجي خوبين بججني مي نتوي أم خوازمون ولو قريداي بن بچان دخوا وسنجي خوبا از لفرتي مداوية وانا يا خويا كميج برتوكا رفي حفتا وأز بهيفي ما ونجيشنا تشتيجو از يعني تشتي خوش دوانه دا اسفازمون بگهیجینی دا وکم گوتیوا اسفازمون وی پرتوکه بخنا واری پراتیکه دا و از بهوی مون هردم به شاد و بختوار